دەنگ و باسا گەرمەکانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان کوردی ئەمریکاشی گرتوتەوە لە شاری ناشڤیلی ویلایەتی تێنسی کە زۆرترین کورد لەوێ نیشتەجێن بەم دواییانە کۆبوونەوەیەکی فراوان بۆ پشتیوانیکردنی ڕیفراندۆم بەڕێوەچوو. ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە لە مێژووی کوردانی ناشوێل لە ئەمریکا کە ئەمڕۆ کۆبوونەوەتەوە لە داونتاوانی شار بۆ پشتگیری لە ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان. هاتوین بۆەوەی پشتیوانی وەکو کوردێکی ئەمریکی پشتیوانی خۆمان دەخین بۆ ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان. لە دەڤەری ڤێرجینیاش سەردانی ماڵەکان تا ڕادەیەک وەک هەرێمی کوردستان دابەشبوون لە نێو دەنگی نەخێر و بەڵێدا دەبینرێت. خۆشحاڵم ئەو کوردەکە گوێی لێمە ئێستا دەنگ بدا بە بەڵێ لە کوردستان لە 100% ئەگەر خەڵکیش دەنگ با بە بەڵێ دڵنیا بن هاوڵاتیانی کوردستان کە نەیەکێتونە پارتی ئەعلانی دەوڵەتی کوردی ناکات چونکە ئەمە جگە لە بازرگانیکردن هیچی تر نییە. لە ئێستادا ئەڵێم نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوەی وڵاتەکەم هیچ ئامادەبوونێکی ڕیفراندۆمیتیان نییە. نیگەرانیشم کەوا ئەڵێم. من پێم باشە ئەم پرۆسەیە بخرێتەوە ناو پەرلەمان وەکو پەرلەمان کە هەموو کورد دەنگی لەسەرداوە لێەوە ئاراستە بکرێ بەکردنی یان نەکردنی پێویست ناکە ئەم پرۆسە نیشتیمانیە بکرێ بە مەدالیا بەیەخەی هیچ کەس و لایەنێکەوە. سەرڕای ڕەخنە و گلەیەکان لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام هێشتا ئەو ڕایە زاڵتر دەرەکەوێت کە پشت لە پرۆسەی ڕیفراندۆم نەکرێت. ئەوە خەوی هەمومانە لە مناڵیەوە لەوە تێمە چامان کردوێتەوە هەرڵین کورد و کوردستان یان لە دەست سەدام ڕامان کردووە یان باوکو باپیرانمان هەر مشکلیان هەبووە لە زمانی کۆنەوە لەم شار بۆ ئەو شار لەم دەوڵەت بۆ ڕایان کردووە. ئێستا هەموو کەس حەزی لێ خەونە بێتە دی دەوڵەتی خۆمان هەبێ شاری خۆمان هەبێ. وەکو تاکێک حەزەکەم بەبوونی وڵاتێکم بەبوونی ئاڵایەکم بەبوونی نیشتیمانێکم و لەگەڵ ڕیفراندۆمام. ئومێدەوارم نوکە کورد هەمی دەستی خۆ بدەنە دەستی ئێکودو نە عیزبایەتی نە دین نە قەومیەت هەمی تشت ببیتە کورد هەمی بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بچنە سەر سندوقێ دەنگی بدەن بەلێ. پرۆسەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان کە ڕۆژی بۆ دیاری کراوە پێ ئەچێ پێکاتنی لایەنە سیاسیەکان لەسەر ئەو پرسە گۆڕانکاری دیکە بە دوای خۆیدا بێنێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.